بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا، خۆشحاڵم جارێکی تر بە ئێوەی ئازیزەگەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە کەناڵەکەمانەوە. ئەم جاریان باس لە ئاسەوارەکانی کۆرۆنا و پەتای کۆڤیدی 19 لەسەر کایەکی تری ژیانەکەین. هەڵبەت هەمومان ئاگدارین کە ئێمە وا پێمان نایە ساڵی 2021ەوە و پەتای کۆرۆنا و نەخۆشی کۆڤید یەخەی هەموو جیهانی گرت. هیچ شوێن و کونجوکە لەبەرێکی ئەم دنیاە نەمایەوە کە ئەم پەتایە ڕووی تێنەکە و ببێتە هۆی نەخۆشکەوتنی هەتا ئەم کاتە و لە ماوەی کەمتر لە ساڵێکە نزیک بە 85 ملیۆن ئینسان کە پێم وابێ لەوانەیە ژمارەکان لە 85 ملیۆن ئەمڕۆ چوو بێتە سەرەوە و هەروەها بۆتە گیان لە دەستدانی نزیک بە 2 ملیۆن کەس لە تەواوی جیهانە و هەرێمی کوردستانیش بەدەر نەبوو لەم پەتایە و کاریگەری خۆی دانا. بەڵام پەتای کۆرۆنا کاریگەریەکەی تەنها لەسەر باری تەندروستی گشتی و لەسەر نەخۆشکەوتن و لە ناوچوونی بە کۆمەڵی ئینسانەکان نەبوو کە با بڵێین گرانترین ئاسەواری ئەم پەتایەیە و بووە هۆی شۆکێکی زۆر زۆر گەورە بۆ کۆمەڵگەی سەردەم. بە تایبەت کۆمەلگاکانی ئەوروپا کە پێیان وابوو سەردەمی پەتای بە کۆمەڵ کوژ و ئەو دەردانەی کە چارەسەری نییە یاخود چارەسەری زەحمەتە بەسەر چووە بۆ ئەم کۆمەلگایانە و پێوان وابوو کە ئەمەی تر شتێکە لە کیشوەری ئەفریقا دەرەکەوێ یاخود لە هەندێک لە وڵاتانی ئاسیا دەرەکەوێ. بەڵام کۆڤیدی 19 و پەتای کۆرۆنا بە پێچەوانەی ئەمەوی سەلمان لە هەموو شوێنێک زیاتر تا ڕادەیەکی زۆر کاریگەری لە ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی غەربیش داناوە. ئەمڕۆ ئێمە لە کەناڵی هیواوە لەگەڵ میوانەکەم ئەچینە سەر گفتوگۆکردن لەسەر ئاسەوارەکانی پەتای کۆرۆنا و کۆڤیدی 19 لەسەر کایی ئابووری، لەسەر ژیان و گوزەرانی خەڵک بەگشتی و لەسەر بەرەمهێنان لە سیستەمی سەرمایەداریە و ئەو ئاسەوارانەی بەگشتی بەسەر ئابووری سەرمایەداریەوە ئەیبێت. لەمڕۆوە من زۆر خۆشحاڵم کە بەڕێز نووسەر و وەرگێڕ ناجی ئەفراسیاوم لەگەڵا بۆ ئەوەی گفتوگۆکەمان بەرینە ڕێوە. زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون و سوپاس بۆ ئەوەی کە کاتت بەخشی بەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ناخان، سپاس بۆ کەناڵەکەتان، پیرۆزبایەکی گەرمتان لێ یەکەم. خۆم بە خۆشحاڵە زانم کە بتوانم لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزەوە ئایدیا و بۆچوونەکانی خۆمان بخەینە ڕوو لە دیدێکی هەم ڕخنەیی هەم شیکاری سەبارەت بەو بارودۆخەی کە ئەمڕۆ کۆمەڵگەی مرۆیی تێکەوتووە. هەوڵەکەتان جێگەی دەستخۆشیە و بە هیوای بەردەوامیتان. زۆر سپاس. زۆر سپاسی تۆ شەکەین کە کاتت پێبەخشین. من پێم خۆشە کاگناجی سەرەتا گفتوگۆکەمان لێوە دەست پێ بکەین کە وەکوتم ئێمە زیاتر ئەمڕۆ تەرکیزە خەینە سەر کاریگەریەکانی پەتای کۆڤیدی 19 و کۆرۆنا لەسەر ئابووری بەگشتی. ئەمەوێت سەرەتا لێوە دەست پێ بکەم بەڕای ئێوە لەسەر ئابووری جیهان وەکو ئابووری سەرمایەداری، بەرەمهێنانی سەرمایەداری، ئەمانە بەڕای ئێوە ئەوەی کە چی شتێک چاوەڕوانەکرێ یاخود چی شتێک تا ئێستا بینراوە لەو کاریگەریانەی کە ئەم پەتایە لە ماوەی ساڵی ڕابردووە هێنای بەسەر ئەم شێوازە خۆتە زانی ماوەی چەنەها ساڵە خەڵک با بڵێن بەرەمهێنان گەیشتۆتە ئەو پەڕی کەڵەکەکردنی سەرمایە، ئابووری بەرفراوان، جیهانگیرە و ڕیبوونەوەی بەرەمهێنان، هەموو ئەمانە وای کردبوو ئێمە یعنی بەگشتی کۆمەڵگەی بەشەری لە ڕاکەڕاکێکی بەردەواما بوو. بەڵام کۆڤیدی 19 و پەتای کۆرۆنا تا ڕادێک ئەڵەی دنیای خاو کردوتەوە لەم بارەیەوە، ئەڵەی وەستانێکی دروست کردووە لەسەر مەسەلەی بەرەمهێنان، لەسەر مەسەلەی ئەم هینا زەبەلاحە، ئەم سیستەمە ئابووریە زەبەلاحە کە دنیا بەڕێوە ئەبا. پێم خۆش بوو بۆ چوونی تۆ بزانم لەو بارەیەوە. دەست خۆش بە دڵنیاییەوە تێکچوونی سروشت و تێکچوونی ژینگەک شتێکی چاوەڕوانکراو بووە لە سایی ئەم سیستەمەی سەرمایەداریەی کە قازانج و کەڵەکەکردنی قازانجی خستۆتە پێش هەموو ئامانجەکانی ترەوە. لەبەرەوەی لە ماوەی سەدەی ڕابردووە بە تایبەت لە دوای جەنگی جیهانی دووەم
پرۆسەکانی پیشەسازی و تەکنەلۆژیا پێشکەوتنی تەکنەلۆژیا بۆ هۆکارێکی گەورە بۆ پێشخستنی سیستەمی سەرمایه‌داری لە ڕووی پیشەسازیەوە و لە ڕووی بەرەمهێنانی زیاتر و زیاترەوە هەموو ئەمانە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ژینگە و سروش دەبێت بۆ یەتوانین پێشەوەی باز لە هەر ڤایرۆسێکی تر بکەین ڤایرۆسە بایۆلۆژیەکان بەکتریا بایۆلۆژیەکان ئەمانەی کە هەیە لە ڕاستیە پێش هەموو شتێک ئێمە ئەبێ باز لە ڤایرۆسێکی تر بکەین کە ڤایرۆسێکی سیاسیە ئەویش ڤایرۆسی لیبرالیزمە ئەوەی کە سەمیرەمین لە کتێبێکان ناوێنێ ڤایرۆسی لیبرال کە لە ڕاستیە وایش بهێنێت وەکو دڵۆپێک چەوری ڕۆن چۆن بڵاوە بێتەوە لەسەر پارچە قوماشێک ڤایرۆسی لیبرالیش بەو شێوەیە بڵاو بوویەوە سەرەتا لە سەنتەری ئەوروپا کاتێک کە سەرهەڵەدات لە بەریتانیاوە دواتر کە ئەم ڤایرۆسە با بڵێن لیبرالیزمە گوازرێتەوە بۆ ئەمریکای ئێستا بۆ ئەمریکای باکوور و با بڵێن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و دواتریش ئەو بە شێوەیەکی تر مەسەلەن هاوکێشەکە وا ئەبینێت کە ڤایرۆسی لیبرال لە ئەمریکاوە جارێکی تر بە شێوەیەکی درەندەتر و وەکو چۆن ئێستا ڤایرۆسی کۆرۆنان شێوەی خۆی گۆڕیوە یانەوەیەکی نوێی هاتەوتە ئاراوە ئەویش ئەڵێ طبعاً ئەمە پێشتر لە 2000ەکان سەمیرەمین ئەم کتێبەی نووسیوە ڤایرۆسی لیبرال بە شێوەیەکی درەندەتر لە ئەمریکاوە جارێکی ترە گوازرێتەوە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو فۆرمە درەندەی هەیە و پیادە ئەکرێت لە ڕێگەی حکوومەت و با بڵێن دیکتاتۆریەتە باڵادەستەکانەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە وتمان گەرباز لە کاریگەریەکەی بکەین بە دڵنیاییەوە چاوەڕوان کراو بووە و کاریگەریشی لەسەر ئابووری دواترە توانین باسی ئەوە بکەین بە ڕقم باسی ئەو کاریگەری ئابووریانە بکەین بەڵام پێشەوە حەزم کرد لە ڕاستیە ئێمە ڤایرۆسە سیاسیەکە بناسێنین کە لە هەناویە بە دڵنیاییەوە دەرد و بەڵای کوشندەتر بەرهەمەهێنێت دەستت خۆش بێ زۆر دروستە هاوڕام لەو بارەیەوە کەوا بێ با لێوە سەیریکەین کارەساتی لەم جۆرە یاخود پەتای لەم جۆرە کاریگەری جیاوازیە بێ بە دڵنیایی جگە لەوەی لەباری تەندروستیەوە بەڵام لەباری تەندروستی و کاریگەریەکی جیاوازی لەگەڵ چینی کرێکار و زەحمەتکێش لە جیهانە هەبووە مەسەن ئێمە ئەزانین کە لە کاتێکا کە چینی بۆرژوازی و سەرەوە ئەتوانن بڕۆنەوە ماڵەوە باخیان هەیە ئەتوانن ژیانێکی ئاسوودە و سەلامت لە کاتی پەتای کۆرۆنایە بەسەربەرن بە ملیۆنەها خەڵکی کرێکار ئەبێ هێشتا بچێتە سەرکار شوێنی حەوانەوەی نییە یاخود شوێنی کار و شوێنی ئیشی تێکەڵ بووە یاخود ئەو شتانەی بێکار بووە ژمارەیەکی زۆر بە ملیۆنان مەسەن هەر لە چەند مانگی یەکەمی کۆڤیدا 26 ملیۆن ئینسان بەس لە ئەمریکایە بێکار بوون و کاریان لەدەستدا واتە با بینە سەر ئەوەی کە کۆڤیدی 19 لە ساڵی ڕابردووە ئەم جیاوازە چینایەتی چۆن لە خۆیان نیشاندا بە تایبەت ئەگەر بچینە سەرەوەی لەباری ئابووریەوە چ کاریگەریەکی لەسەر چینی کرێکار و زەحمەت کێشدانە بەڵێ هاوڕێکیان لە ڕاستیە دوو ڕەهەندی هەیە لێکدانەوەکان ئەگەر بە بابەتیانە بیبینین یەکەمیان ئەوەی کە سەرمایه‌داری یا بەرهەمهێنان لە ساڵی ڕابردووە وەستاوە ئەم بەرهەمهێنانە زەبەلاحە ستۆپێکی پێکرا کەوەی کە زۆر ژینگە دۆستەکان ناویانێن چۆنەڵی ئەمە دۆستی ژینگە بوو ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەوەی ئاهێک بەبەر سروشتا بێتەوە و تۆزێک هەوا پاک بێتەوە وەی لەو بارەوە ئەو قسانە طبعاً ئەمە ڕەهەندەکە زیاتر ڕەهەندێکە ڕەنە تەندروستی جیهانی ئەمەی پێ خۆش بێ وەکو ئەو ئایدیا مرۆیی کە هێشتا لە ناو سیستەمەکە ئیشەکات ڕەنگە کۆمەڵێک ڕێکخرا و لێرە و لەوێ هەوڵی گرنگ بدەن لە خزمەتی مرۆڤایەتیە ئەوەی کە پێوترێ sustainable development یعنی تەنمیەی مستەدامە یان گەشە پێدانی بەردەوام چۆن کار بکرێت بۆ ئەوەی ئەو سەرچاوە سروشتیانەی کە هەیە با بڵێن پێداویستیەکانی ئێستا دابین بکات و ئاگای لە نەوەی داهاتوش بێ لە نەوەکانی داهاتوش زەمانی سەرچاوەی سروشتی و
با بڵێن مادی بکە بۆ نەوەی داهاتوش، نەک ئەوەی کە هەیە بەسەلەن بەو شێوە چاوچنۆکی و با بڵێن بەو شێمە تەماحبازی و چاوچنۆکی کە ئێستا سەرمایەدارەکان خەریکن هەموو شتێک حەپەلوشەکەن و ملیارەکانیان سەدان قاتەکەن، ملیارە دۆلارەکانیان. لەم ڕەهەندەوە توانین بڵێن لە خزمەت پرۆسەی سەستەینەبڵ دیڤلۆپمنت بۆ ئەوەی پێوترێ گەشەپێدانی بەردەوام بۆ داهاتوو، بۆ نەوەکانی داهاتوو. بەڵام لە ڕاستیە ئەوەی کە هەیە مەسەلە چینایەتەکەی ئەوەی کە تۆ باس و کرد زۆر دقیقە، هەمیشە ئەوەی کە زەرمەندە چینی خوارەوەیە. یعنی تۆ ئێمە چینێکمان هەیە، طبعاً چینی ناوەڕاست زۆر بەکەمی ماوە، چینێک هەیە چینی باڵایە، چینێکیش هەیە چینی خوارەوە، چینی هەژارانە. چینی هەژاران لە بچووکترین بڕیاری سیاسەتی و بڕیاری داراییە، یان ئەوەی کە پێوترێت دەسەڵاتی داراییەکی کە بڕیارەدا لەسەر هەر خاڵێک، ئەمە یەکەم چینکەلەی زەرمەند دەبێت و کاریگەری لەسەردانێ چینی خوارەوە و چینی هەژارانە کە زۆرینەی کۆمەڵگاکان پێکەێنن لە کوردستانەوە هەتا ئەوروپا هەتا ئەمریکا. باشە وەک خۆتەڵێ و ئامارەی کە خستە ڕوو، طبعاً من بە دەقیق نەمەزانی ژماری ئەوانەی کە بێکار بوون، خۆتەزانی ژماری بێکارەکان. و ئێستا بگرە کۆرۆنا بووە بە بەهانەیەک، هەنێ لێکدانەوە باز لەوە ئەکەن ئەگەر لە پێش کۆرۆنا کۆمپانیایەک ئیزنی کرێکارەکانی بدایە ئەبووە مەسەلەن چەند مانگێک قەرەبووی بکردنایەتەوە، یاخود نەیەتوانی لەبەر سندیکا کرێکاریەکان کە لە وڵاتانی دەرەوە بە تایبەت ئەوروپا بەهێزن نەیانەتوانی ڕاستەوخۆ خەڵک بنێرنە ماڵەوە. بەڵام ئێستا کۆرۆنا بووە بە بەهانەیەکیش بۆ ئەوەی کە بە ئاسانی خەڵک ئیزنەدرێ و خەڵک بەتاڵەکرێ و خەڵک مەسەلەن سەرچاوی بژێویەکەی ئەبڕن و ناتوانانی هیچ بەرهەڵستیەکیش بکات. مەسەلەن تەنانەت ڕەنگە سندیکا کرێکاریەکان و ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژەکان پشتیوانیان بوون، یەکێتیە کرێکاریەکان، ئەمانە هەر بە پاساوی کۆرۆنا و نەخۆشیەوە دووسان نتوانن بێن خۆپیشاندان کەن و ناڕەزایەتی دەرببڕن. بۆیە ئێمە هەرگیز نابێت دڵمان بۆ ئەو لایەنە ئابووریە بسووتێ کە ئابووری وەستاوە وەبەرهێنان وەستاوە. لەو ڕەهەندەوە نەبێت کە تەنیا چینی کرێکاران لێی زەرمەند بوون، نێرناونەتە ماڵەوە، ناتوانن بەرهەڵستی بکەن، ناتوان ناڕەزایەتی دەرببڕن. بە ئاسانی کۆرۆنا بووە بە بەهانەیەک بۆیان کە مەسەلەن ڕێژەی کرێکاران کەمکەمەنەوە. و ئەمڕۆیەکێک لە مەترسیەکانی تر ئەوەیە کە تەکنەلۆژیا بە شێوەیەک پێشکەوتووە کە ئیتر چیتر مەسەلەن دوای کۆرۆنا بڵێن ئێمە ئەزمونێکمان هەیە، زۆربەی ئیشەکان ئەتوانین لە ماڵەوە بکرێت یان بە کەمترین کارمەند بکرێت. بۆیە پێویستمان بە ئێوە نییە و خەڵک بنێرنە ماڵەوەکەوەی ئێستا مەسەلەن خاوەنی ئەمازۆن بۆ خۆی بە پێچەوانەی هەموو کەرتەکان و سێکتەرەکانی ترەوە قازانجەکانی بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر زیادی کردووە. باشە سەرمایەدارە گەورەکان بەڕاستی هیچ زەرێکیان نەکردووە. پێم وا بێت سێلاب کۆمپانیای سێلا بۆ بەرەمهێنانی ئامێرە کارەباییەکان یاخود بە تایبەت ئەوەی 200,000 ئۆتۆمبیلی کارەبایی بەرەمهێناوە تەنیا لە ساڵی ڕابردووە. ئەمە خۆی ئەم شتانەیە کە هەنێ کات گومانەکان لەسەر خودی کۆرۆنا و خودی ئەو هێستێریا و ئەو با بڵین هەڵا گەورە ئەلامی کە لە سەرانسەری دنیا لەسەر کۆرۆنا دروست کراوە، خۆی ئەمەیە گومانەکان جارێکی تر لە لای چینی خوارەوە گەورەترەکە و پێی وایە ئەمەش بۆ خۆی دەستێکی ترە و هەروەک چۆن مەسەلەی تیرۆر، مەسەلەی داعش، مەسەلەی قەیرانەکانی تر بۆ خۆی سیستەمەکە خۆی لە پشتیەوە بووە. کۆرۆنا جارێکی تر ئەگەر مەسەلەن خۆی دەستیشی نەبوو بێ لە بەرەمهێنانیان سوودی لێبینێەوە. یعنی ئێوە زانن لە سەرانسەری هەسارەکە ڕژێمەکان، ڕژێمە دیکتاتۆریەکان لە کوردستانی خۆمان تا دەوروبەر هەتا وڵاتانی دنیا هەر یەکە و بە شێوەیەک بە فۆرم و سروشتی حکومڕانیەکەی خۆی سوود لەم پاساوە ئەبینێت، ئەوەی کە پێوترێت با بڵێن پاساوی کۆڤید-19 و کە زۆربەی کاروبارەکان ڕاوەستێنێت.
جاویستم بڵێم کە من ویستم لە شوێنێکە بڵێم کە من ئاگدارم لەوەی ڕوانگەی جۆرا و جۆر هەیە کە کۆڤیدی 19 لە ساڵی ڕابردووە چەنە کارەساتی هێناوە بۆ کۆمەڵگەی بەشەری، بەڵام لەگەڵیشیا فرسەتی جۆرا و جۆری هێناوە. حەزەکەم لە بەشی دووەمی گفتوگۆکەمانە ئەچینە سەر ئەوانە و ئاماژە بە هەندێکیانین. تۆ ئاماژت بە مەسەلەی ئینڤارۆمنتیا بە کەش و هەوایە، بەوەی کە هێواش بوونەوەی بەرەم هێنان و هێواش بوونەوەی ئەم هەموو هینا وای کردووە کە فرسەتی با بڵین سستینبل دیڤلۆپمنت بەردەوامی گەشەدان و پاکبوونەوەی ئاوهەوا ئەمانە بێتە پێشەوە و چەند فرسەتێکی تر هەیە وەکوتم لە بەشی دووەما من باسییانەکەم. ئێستا پێم خۆشە بگەڕێنەوە سەرم خاڵی کە ڕای تۆ بزانم لەسەرەوەی پێم وا بێ ئاماژەشت پێیە هەر کارە ساتێکی سروشتی و پەتای کۆرۆناش لە هەمان کاتە جیاوازی لە کارە ساتەکانی کەیهێنێ یاخود لە کاریگەریەکەی کەیهێنێ جیاوازی هەیە بۆ سەر بەپێی جێگە و ڕێگەی چینایەتی ئینسانەکان تاکەکان یاخود چینەکان. مەسەڵەن من ئاماژەم بە هەندێکیە هەر لە سەرەتاوە بەشێک لەو لێکۆڵینەوانی کە دەرچوو یەکسەر هاواری کردوتی ئەو خەڵکانەی کە لە کەمەنەتەوایەتیەکانن لە ئەوروپا باسەکەم وتیان ئەمانە زیاتر تووشی کۆرۆنا بن، کێشەی مەسەلەیەک هەیە کە ئەمان زیاتر یاخود باز لەوە کرا کە تونند و تیژی لە بەرامبەر بە ژنان بە شێوەیەکی سەیر و سەمەر چۆتە سەرەوانەیە لە تەواوی ئەوروپا و لە تەواوی وڵاتەکانی جیهانە. مەسەلەیەکی تر ئەوەی کە بەرەمهێنان نەوەستا تا ڕادەیەکی زۆر بازار پڕە لە بەرهەم پڕە لە کاڵا بەمانای ئەوەی ئەو خەڵکەی کە ئەچێ بۆ کارگە کە کارێکە بە مەجبوری ئەو خەڵکە نەیتوانی بڕاتە ماڵەوە وەکو چینی دەسەڵاتدار کە توانی بڕاتە ماڵەوە و بەهۆی ئەو سەرۆت و سامانێکە کۆی کردوێتەوە کێشەیەکی زۆری نەبێ لەسەرەوەی ماوەی ساڵێک کاریژ نەکا یاخۆ دەگەر کار لە ماڵەوە بکە و ئەمە بەشێک لەوانە. بەڵام بەشێکی تری من پێم خۆشە تۆ بیتە سەر ئەوەی کە چ چاوەڕوانیەکەیە لەوەی کە لە باری ئابوووریەوە هەر ئەوەی کەوتمان ژمارەی بێکار زۆر زیادی کردووە و بەردەوام بەرەو زیاد بوونەڕوە. یعنی ئەوەی کە کۆڤیدی 19 بیانووی تەواوی یاوە بەدەست کۆمپانیا گەورەکان کە خەڵک بێکارکەن ئەمە واقعەتێکە و دەستی پێکردو ئەمڕە هەندە. مەسەلەیەکی تر کە لەوانەیە پێیوەست بێ بە هەرێمی کوردستانەوە پێم خۆش بۆ ڕای تۆ بزان لەسەری ئەوەیە کە بۆ نمونە ئەم ئابووری ڕێعیەی کە کوردستان و وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاست لەسەری ئەڕۆن بەڕێوەکە یاخود ئەوەی کە ئەوان ئابووریەکەیان زیاتر پەیوەستە بەوەی کۆمپانیا جیهانیەکان چەنە دێنە ئەم شوێنانە و بۆ نەوت بەرهەمەهێنن یا بەرهەمی ناهێنن یاخود نرخی نەوتچیلێ هەموو ئەمانە چ جۆرە شتێکی لە ناو خۆیان هەڵگرتووە بۆ داهاتوو بۆ مەسەن بۆ داهاتوو وەکو ئاسەوارێکە ئاسەوارێکی کۆڤیدی 19 بەسەر ژیان و گوزەران لەباری ئابووریەوە هی خەڵکەوە. ئابووری چی بەسەریە پرسیارەکەم ئەوەیە پێم وابێ. ڕاستەکەی هاوڕێ لەناو لەسایی ئەم سیستەما هەنێشت هەیە چۆنەڵی بووە بە وەکو سلسلەی مێژووی وەکوەوەی کە پێوترێت کۆرنۆلۆژی بۆ نمونە وترێت 10 ساڵ جارێک ئەم سیستەمە بۆ خۆی قەیرانێکی لە هەناوی خۆیان هەڵگرتووە و ئەتەقێتەوە. یعنی ئەم پرسانە زۆر کات یعنی لەبەرەوەی مەسلەی تیرۆر هێشتا پرسێکە لەناو ئەم سیستەما کارەکات و یەکێکە لەو پاساوانەی ئەوەی کە زۆربەی فەیلسوفەکان مەسەپرسی تیرۆریان ناو جەنگی جیهانی چوارەم لەبەرەوەی پرۆسەیەکی درێژخایەنەوە تۆ هەمیش بکەیت گۆڕانکاریەکان لە دوای پرۆسەیەکی تۆقاندن و تەقینەوەیەکی گەورە و پرسێکی دروستبوونی دەوڵەتێکی وەکو داعش لە ناوچەیەکی دیاریکراوە ئەمانە لە دوای خۆیان کۆمەڵی گۆڕانکاری بە دوای خۆیان ناهێنن. بۆیە یعنی لەسایی ئەم سیستەما کە بۆ نمونە ئێستا ئەمریکا مانۆر بە فرۆکەی B52 ئەکات هەنێشت هەیە بەڕاستی لە مەسلەی ژمارە و توێژینەوە و فاکتەکان دەرئەچێت و ناتوانی پێشبینی بکەی بۆ داهاتوو بزانی ئەم سیستەما چ بەڵاو موسیبەتێکی تر بە دوای خۆیان هێنێەوە چ سینارویەکی قیزەوەنتر بە دوای خۆیان ئەهێنێت. لە ڕاستیە ئەوەی کە ئێمە وەکو داتا لە بەردەستمانە بوو لە ماوەی ڕابردووە
توێژینەوەیەکمان کرد لەسەرەوەی کە بۆ نمونە کاریگەری کۆڤید-19 لەسەر بۆرسە گەورەکانی جیهان. ئەو کات هێشتا با بڵێین سین ئاهێکی بەبەرا نەهاتبووە ئێمە کە دەستماندا ئەو توێژینەوە، لەبەرەوەی ژمارەی قوربانیەکانی سین هێشتا لە زۆربەی وڵاتان زیاتر بوو. ئەوە بوو بە شێوەیەکی زۆر کتوپڕ و چاوەڕوان نەکرا و ڕێژەکە لە ئەوروپا و لە ئەمریکا زۆر یعنی بە ڕێژەیەکی زۆر گەورە لە چاو سینە بڵاو بوویەوە و دنیای تەنی. ئێمە هێشتا ئەو کات کە لە سین بڵاو بووبەوە سیرمان کرد بۆ نمونە ئەو کاریگەریەی کە لەسەر با بڵێین پشکەکانی ئەمریکا و ئەوروپا داینابوو کۆڤید-19 هێشتا لەسەر بۆرسەی شنگهای داینە نابوو. یعنی ئەو هەڵبەزوو دابەزەی لە بۆرسەی ئەمریکا و لە بۆرسەی ئەوروپا کردی، هێشتا کاریگەریەکە بەو ڕادە نەبووەوە بگرە کاریگەری نێگەتیفی نەبوو لەسەر بۆرسەی شنگهای. بۆیە ئەمە یەکێک بوو لەو خاڵانی. بۆ نمونە ئێمە هەر لە کاتی ریسێرچەکە، یعنی یەکێ لەو سەرچاوانەی کە ئاهاتە بەردەستمان لەم کاتی لە ساڵی ڕابردووە، سێکتەری دەرمان، کۆمپانیاکانی دەرمان پشکەکانیان بەرز بووەوە، کۆمپانیاکانی خۆراک و خواردەمەنی پشکەکانیان بەرز بووەوە، بەڵکوەوەی کە پشکەکانیان دابەزی بریتی بوو بۆ نمونە لە با بڵێین سێکتەری ئەوەی فرۆکەوانی و گەشتیاری، کۆمەڵێ سێکتەری تر کە با بڵێین پەیوەندی بە هاتوچۆ بوو، پەیوەندی بە وەستانی ژیانەوە هەبوو. بەڵام لە هەمان کاتا سەیرەکەی سێکتەری دەرمان بەرزە بێتەوە، سێکتەری پشکی کۆمپانیاکانی خواراک و خواردەمەنی بەرزە بێتەوە. ئەوەی کە تۆ باسی ئەوە کرد سەرمایه‌دارەکان بۆ خۆیان لە باخەکانە هەوای پاکەڵە مژن و یعنی هەر بە تەلەفۆنیان توانی ئیشوکاری خۆیان ڕایکەن و ئەوانە هیچ کێشەیەکیان نەبوو. من یعنی شتەکان ئاڵۆزن، یعنی بۆیە هەموو شتەکان بازنەکانیش ئەگەر لە ڕەهەندێکی فەلسەفیانە و هیگڵیانە شەوە سەیری بکەی، ئەم بابەتە مێژویانە هەمویان بازنن، یعنی بەیەکدا چوون، یعنی تۆ ناتوانانی لە یەکیان دابڕی. یعنی من نتوانم بۆ نمونە هەر لە توێژینەوە ئەو توێژینەوەمانە باسمان کردووە لە سەجەشنی ناو توێژینەوەکەمانە، هۆکار چییە کە بۆ نمونە لە سین پشکەکان دانابەزێ، بۆرسەی شنگهای بەو ڕادەیە بۆ نمونە هەرز نایێنێت، دا نارمێت، بەڵام لە زۆربەی بۆرسەکانی تری جیهانە، بۆرسە گەورەکانی تر مەسەلەن داڕمان و کراشێکی گەورە بەخۆیەوە بینێت. ئێمە شتێک هەیە کە لە ژیانی سادەی ڕۆژانەش ئەتوانی ئاماژەی پێ بکەی، پێوترێ پرسی مێگەل لە ناو ئابووریشە ئەم شتە هەیە. یعنی بۆ نمونە کاتێک کە کەسێک لە ناو بۆرسەیەکە، لە ناو بازارێکە بە دەنگێکی بەرز ئەڵێ کاکە ئەوە بۆ نمونە دینار هاڕەی کرد، زۆربەی خەڵک پەنا ئەباتە بەر کڕینی دۆلار، یا بۆ نمونە ئەڵێت ئەوە تەواو بۆرسەکانی ئەمریکا بۆ نمونە ئیتر ئەوە بوو ئەو کاتە مەسەلەن لە دوای مانگی سێ کێرڤەکە ڕێک پێچەوانە بووە لە سینەوە بۆ ئەمریکا، ئیتر ئەمریکا ڕۆژانە ڕێژەیەکی زۆر گەورەی تیا تۆمارەکرا، ئەوە بوو بۆرسەکانی ئەمریکا یەکسەر هاڕەی کرد. یعنی سیستەمێکە ئەو نەفشەڵە بە هەواڵێک باشە، بە هەواڵێک یەکسەر ئەم بازارە گەورەی کە بنیادیان ناوە وەکەوەی کە قەیرانی دارایی 2008 و 2009 ڕوویدا هەرسی هێنا. یعنی خۆتە زانی سەرەتا 2008 لە ئەوروپا سەری هەڵدا قەیرانی بانکەکان، بەڵام لەکوێ ئیتر بە تەواوی گەیشتە لووتکەوە بوو ساڵی کە لە ئەمریکا با بڵێن ئیتر بە تەواوی دوو بانکە عقاریەکە ئەوانەی قەرزی عقاریاندا بوو بە تەواوی ئیعلانی ئیفلاسبوونی خۆیانیان کرد، قەرزێکیان زۆریاندا بوو بە خەڵک، قەرزێکی زۆریاندا بوو بە خەڵک بۆی خانوو بکڕێ. ئەوە بوو یەکسەر سعری خانوو کاتێک دابەزی بۆ خوارەوە ئیتر خەڵکەکە نەیەتوانی مەسەلەن تەنانەت خانووەکەشی بفرۆشتایەتەوە نەیەتوانی قەرزی بانکەکە باتەوە، بۆیە بانکەکانەوە بوو ئیفلاسبوونی خۆیان ڕاگەیان. حکومەتە ئەوروپیەکان و ئەمریکا هات چی کرد؟ پارەیەکی جارێکی تر لەسەر بودجەی گشتی، لەسەر میزانیەی گشتی پارەیەکی خەیاڵیان خستەوە، کوێ خستەوە؟ ناو
بانکەکان کە ئەمە دیسانەوە لێکدانەوەکانی فەیلسوفان و بیرمەندە مارکسیستە یان مارکسیستەکان و بیرمەندە چەپەکان هاتن چۆن لێکدانەوەیان بۆ کرد وتیان ئەم سیستەمە کاتێک سەرمایەدارەکان تووشی ئیفلاس و هەرەسە بن یەکسەر حکومەتەکانیان بەهانایەنەوە ئەچن باشە ئێستش ئەبینین بۆ نمونە حکومەتی ئەمریکا ترامپ بودجەیەکی 900 ملیاری پەسەند کردووە ئایا ئەم 900 ملیار دۆلارە دیسانەوە چێتەوە گیرفانی کێکە لە بودجەی گشتی دەرەهێنرێت لە میزانەی گشتی 900 ملیار دۆلار خرێتەوە بازار بەڵام ئەخرێتە ئایا ئەچێتەوە گیرفانی ئەو 26 ملیۆنەی بێکار بوون و زەرمەند بوون ئەمە یەقسەکە بۆیە بەڕاستی کۆرۆنا یعنی هێشتا من ئەتوانم بڵێم کۆمەڵێ هینی ئاڵۆزی لە دوای خۆی جێهێشتووە گرێکوێرە هەیە ئەکرێت بە توێژینەوەی تر و بە وردبینین با بڵێن سەرنجدانی تر و لێکۆڵینەوەی تر بتوانین هەنێ لەو گرێکەوە بێ من ئەوەی لەم بەشە لە قسەکانی تۆ وەرم گرت زیاتر ئەوەیە کە بۆ خۆی سیستەمەکە سیستەمێکی فشەڵە سیستەمێکی ئاڵۆزە پڕە لە دژایەتی و هەر خۆدی کۆڤید لە لایەکەوە کە بۆ چەند بۆرسەیەک بۆتە هۆی داکەوتنیان و نزمبوونەوەی نرخی پشکەکانیان بۆ شوێنێکی تری وەکو ئەمەی شەنگەهای بە پێچەوانەوە بووە لەوێ بەرز بۆتەوە لەوێ نرخی پشکەکانی زیاد کردووە و لە جیهانە کاریگەری جۆراجۆری داناوە بەڵام لە هەمان کاتە هێواشبوونەوەی بەرەمهێنان لە هەندێک سەکتەرا ڕوویاوە بەڵام لە هەندێک سەکتەری ترا ئەوانیش پشکەکانیان بەرز بۆتەوە بۆتە هۆی زیادبوونی قازانجیان بە تایبەت ئەو کۆمپانیا و شوێنانەی کە وەکو ئامازۆن مەسەلەن لەسەر ئۆنلاین کارەکەن یاخود با بڵێن فرسەتیان بۆ خوڵقاوە لە کاتی کۆڤیدا زیاتر ئێمە باسیشمان لەوە کرد کە چۆن ئەم کۆڤیدە بیانووی یاوە بەدەست کۆمپانیاکانەوە کە بتوانن بە شێوەیەکی بێوێنە خەڵک بێکار بکەن بە ملیۆن ئینسان لەسەر کار بڕواتەوە لە بەشی دووەمی بەرنامەکە وەک پێشتر ئاماژەم پێدا ئێمە دێینە سەر ئەوەی کە بزانین کاریگەریەکانی کۆڤیدی 19 لەسەر ئابووری بەگشتی بەڵام لەسەر دەور و نەخشی دەوڵەت و لەسەر کاریگەری ئەم لەسەر خیتابی باوی نیولیبرالیزم لە بەرامبەر بە بچووکردنەوەی دەوڵەت لە بەرامبەر بە تێکشکاندنی خزمەتگوزاریە گشتیەکان کە کۆڤیدی 19 بە شێوەیەک پاڵێکی گەورەی نابەم خیتابەوە چۆڵی زۆر ئەگەر نیولیبرالیزم وەکو دیدێک بۆ ئابووری و بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا هەژمونی پیا کردبوو کۆڤیدی 19 بە پێچەوانەوە ئەم کاریگەری ئێمە لە بەشی دووەمی بەرنامەکانە هەوڵێن زیاتر گفتوگۆ لەسەر ئەمە بکەین لە ئێستاە بینەرانی ئازیز ناوبڕێک ئەەکەین و دێنەوەلاتان لەبیرتان نەچێت تکایە بۆ ئەوەی بەرنامەکانی کەناڵی هیوا ببینن لایک و شێری بەرنامەکانمان بکەن بچنە سەر لینکی کەناڵەکە لە یوتیوب بە تایبەت و لەوێ سەبسکرایب بکەن بۆی بتوانن هەموو بەرنامەکان ئەگەر فریای نەکەوتبێتن لە کاتی خوابی بینن دووبارە سەیری بکەنەوە دێنەوەلاتان